ئەم کاتتان باش هاوڕێیان پێ خۆشحاڵم دێمەوە خزمەتتان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕووداوی گەلێک گەورە و گرنگ ڕوودەدەن ئاراستەی ڕووداوەکان بەرەو کوێ دەچێ هەتاوەکو ئێستا دیار نییە، بەڵام لە ناوەندی ڕووداوەکاندا دەبینین ئیتر ئیسرائیل لە ناوەندەکەیدا جێ دەگرێەوە هەر لە هەمان کاتدا لەبەر ئەوەی ڕووداوەکان پەیوەندیان بە ئێران و ئیسرائیل و سووریاوە هەیە، لە هەمان کاتدا پەیوەندیان بە تورکیاشەوە هەیە و لەو بارەیەدا کێشەی کورد و یانیش ئاکتۆرە کوردیەکان ڕۆڵێکی زۆر زۆر گرنگ و گەورە دەبینن. ماوەیەکی دوور و درێژە ئیتر لەلایەکەوە تورکیا دەیەوێ سیاسەتی خۆی لە بخاتە سەر سکەکە لە سووریادا بە تایبەتی و لە بۆ ئەو مەبەستەش تەماشا دەکەین لەلایەک پرۆسەیەکیان دەست پێ کردووە بە ناوی پرۆسەی دیالۆگ، هەندێکیان ناوی لێ دەکەن پرۆسەی بێتیرۆرکردن. لە هەمان کاتدا تەماشا دەکەین سەرۆکۆماری تورکیا ڕەزەب تەیب ئەردۆغان بە شێوەیەکی دیکە مامەڵا لەگەڵ ئەو ڕووداوە دەکا، بەڵام لە ناوەخۆی تورکیادا دەوڵەت ویانیش لایەنێکی دەوڵەت ئەگەر لە ناچاریش بێ وا دیارە هیچ شتێک لە خۆشەویستی نییە، هیچ پرۆسەیەکی ئاشتی پەیوەندی بە خۆشەویستی نییە، پەیوەندی بە سیاست هەیە، گەلێک زار پەیوەندی بە ناچاری هەیە. ئیتر ئەو کەناڵەی دەوڵەتیش بە شێوەیەک لە شێوەکان بەردەوامی بە دیالۆگ دەدا. ڕۆژانە کۆمیسیۆنێک کە لە پەرلەمانی تورکیاوە سازکراوە، ئەو کۆمیسیۆنە کاری تایبەت بەخۆی ئەنجام دەدا، دوێنێ هەڵسان بە ئەنجامدانی دیالۆگێک لەگەڵ ئەکادیمیسیەنەکانی تورکیا، ئەکادیمیسیەنی هەموو لایەنەکان ئیتر تیایدا قسەی خۆیان کرد. بەڵام هەروەکو لە سەرەتاشەوە باسم کرد، ڕەجەب تەیب ئەردۆغان ئەو پرۆسەیە بە تەواوەتی لە بەرژەوەندی خۆیدا نابینێ و داخوازیەکانی ئەو لەگەڵ داخوازیەکانی ئۆزەلان و داخوازیەکانی بزوتنەوەی کورد هەم لە تورکیا و هەم لە سووریادا لەگەڵ یەکتری یەک ناگرنەوە، چونکە ڕەجەب تەیب ئەردۆغان دەوڵەتێکی ئەوتۆریتەی دەوێ و دەوڵەتێکی ناقانونی دەوێ، دەوڵەتێک و سیاسەتێکی کەیفیانەی دەوێت، دەیهەوێ هەر کەسێک کە ئاستەنگ بوو لە بەرامبەریدا ئەمانە لەسەر شانۆی سیاست ڕەش بکاتەوە و ئەمەش لەگەڵ داخوازیەکان یەک ناگرێتەوە و هیچ پرۆسەیەکیش بەو شێوەیە ئەنجام نادرێ ئەگەر بێت و یاساکان بە شێوەیەکی دروست مامەڵەیان لەگەڵدا نەکرێت. لەو بارەیەوە ئێمە پێشتر قسەمان کردووە کە ڕەجەب تەیب ئەردۆغان لەلایەک دەیەوێت پرۆسەکە بەردەوام بێ، بەڵام لەلایەکی دیکەش لە دەرفەتێک دەگەڕێ بۆ ئەوەی بتوانێت پرۆسەکە یان لە بەرژەوەندی خۆی بسوڕێنێتەوە کە هەڕەشە نەبێ بۆ سەر داخوازیە کەسیەکانی ئەو و یانیش ئیتر پرۆسەکە لەناو ببە. هەر لە بۆ ئەو مەبەستەش لە سەرەتای هەڵبژاردننی ئەمریکادا کە دۆناڵد ترامپ ئیتر شیمانە دەکرات دۆناڵد ترامپ لە هەڵبژاردنەکاندا بیباتەوە، ڕەجەب تەیب ئەردۆغان هیوای بۆ دەخواست کە لەگەڵ دۆناڵد ترامپدا بتوانێ خۆی بگونجێنێ هەم لە سووریادا هەم لە تورکیادا بۆ ئەوەی بتوانێ داخوازیەکانی خۆی بەجێ بێنێ، بەڵام کارەکە بەو شێوەیە بەڕێوە دەچێ یان نا، ئەمەیان بابەتێکی جیاوازە. مەسەلەیەک هەیە ئەڵێن مەسەلەی چارچی و بازار لەگەڵ یەکتری ناگونجێن، ئیتر ماڵ و مزگەوت لەگەڵ یەکتری، حیسابی ماڵ و حیسابی مزگەوت لەگەڵ یەکتری جیاوازن. هەر لە بۆ هەندێ ئەمڕۆکە ئوزگور ئۆزەل لێدوانێکی گرنگیدا و دیارە ئەوە لێدوانە تاوەکو ئێستا بەڵگەیەکی نەخستۆتە ڕوو، بەڵام ئوزگور ئۆزەل سەرۆکی جەهەپە کە ئۆپۆزیسیۆنێکی سەرسەختی دەوڵەت باخچەلیە زانیاری زۆری لەبەردەستداناوە لە هەمان کاتدا جەهەپە هەتاوەکو ئێستاش خۆی بە حیزبی دەوڵەت دەبینێت لە ناو دەوڵەتدا کەناڵی جیاواز هەن کە پەیوەندیان لەگەڵ جەهەپە هەیە
هەروەکو دەزانن جەهەپە حیزبی کەمال ئەتاتورکە. ئوزگر ئۆزە لە لێدوانەکەیدا باس لەوە دەکا کە ئەردۆغان لە دۆڵمە باخچەلی لەگەڵ کوڕەکەی دۆناڵد ترامپ دانیشتووە. ئیتر ئەمە پێمان دەڵێ کە ئەردۆغان بەنیازی چییە و لە پایچی ئەردۆغان بەو شێوێ سارد و سڕیە تەماشای پرۆسەکە دەکا بە تایبەتی لە سووریادا. دۆناڵد ترامپ لە سەرەتای ئیتر هاتنە سەر دەسەڵاتیدا کە لەگەڵ هاتنە سەردەسەڵاتی ئەودا لە سووریادا بینیمان گۆڕانکاریەکی زۆر زۆر گەورە ڕوویدا. ڕژێمی بەعس و بەشار ئەسەد لەسەر کارەکانیان لابردران و تەماشامان کە کاردانەوەیەکی پێویستی رووسیا و ئێرانیشمان نەبینی. ئیتر ئەمە کۆمەڵێک شتمان پێ دەڵێ کە لە ژێرەوە وا دیارە ئیتیفاقێک هەبووە. ئەگەر ئێران لەناو ئیتیفاقەکەشدا نەبوو بێ لە بێچارەییش بوو بێ تا ڕادەیەک ئەتوانین بڵێن لە ڕووی کردداریەوە بێ هەڵوێستما ئیتر ڕژێمی بەشار ئەسەدیش وا دیارە نەیدەتوانی هەتا دوایی پێداویستیە سیاسیەکانی ئێران و رووسیا لە ناوچەکەدا پڕ بکاتەوە. لە بۆ هەندەیە ئیتر تەماشامان کرد دۆناڵد ترامپ تۆم باراک کە بیزنسمانێکی مەسیحی لوبنانیا چەندین ساڵە لە ئەمریکا دەژی، ئیتر باوکی لە ئەمریکا دەژیا وە کەسێکی زۆر زۆر نزیکی دۆناڵد ترامپە پێشتر کاری لەگەڵدا کردووە و لەو پێناوەشدا خراوەتە زیندانیش تەنانەت لێکۆڵینەوەی لەگەڵدا کراوە. ئەم کەسە تۆم باراک ویانیش تۆماس باراک کرا بە کۆنسوڵی ئەمریکا لە تورکیادا و لە هەمان کاتدا دوایی کرا بە نوێنەری دۆناڵد ترامپ لە سووریا و لە لوبناندا. ئیتر تۆم باراک خۆتان دەزانن سیاسەتەکەی چۆنە، چۆن لە بەرژەوەندی تورکیادا ویستی سەرەتا لە سووریادا ئیتر هەڵسو کەوت بکە، بەڵام تەماشامان کرد دوای کۆمەڵکوژی دارودەستەکەی ئەحمەد شەرع لە سوێیدادا کە ئیسرائیلیەکان بە ئاشکرا پشگیری لێ دەکەن و بە ناوچەی خۆیانی دەبینن. ئیتر ئەمە گۆڕانکاریەکی بەسەر داهات. بەپێی هەواڵێکی ڕۆیتەرز 5 کاربەدەستی دیپلۆماسی ئەمریکا کە تایبەتن بە کاروباری سووریا و نزیکن لە تۆم باراک لەلایەن ئەمریکاوە، لەلایەن جا کۆنگرێسە و یانیش سێناتە و یانیش سوپای ئەمریکای سنت کۆمە لە کارەکانیان لابراون و ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگ و سەرنجڕاکێشە. ئەو پرسیارە لە مێشکی هەموماندا ساز دەکا ئایا ئەمریکا پەیتا دەیەوێت تۆم باراک لە کارەکەی دوور بخاتەوە و یانیش کارەکەی سنوور دار بکە. هەروەها بینیمان کە چەند ڕۆژ بەر لە ئێستا بەرپرسی سوپای ئەمریکا لە قەتار سوپای سنتکۆم کە زۆر زۆر بە کاریگەرە لە دۆسیە ئیسرائیل و سووریادا، ئیتر بە جاری یەکەم بە جلی سڤیل لەگەڵ خانمەکەی هاتن سەرەتا مەزلوم عەبدیان بینی و دواییش چوونە دیمەشق لەگەڵ جۆلانی کۆبوونەوە. جۆلانیش ناچار بوو لەگەڵ خانمەکەی پێشوازیان لێ بکە. ئەمە جاری یەکەمە دەبینین کە بەرپرسیارێکی سەربازی سوپای ئەمریکا بە جلی سەڤیل لەگەڵ خانمەکەی دێتە وڵاتێکی دیکە. ئەمە پێمان دەڵێ کە ئیتر سنتکۆم نەوەک بە تەنیا کاری سەربازی بەڵکو دەست پێشخەرە لە کارە دیپلۆماسیەکاندا. کەواتە لێرەدا دووبارە پرسیارێکیکە دروست دەبێتەوە، ئەویش ئەوێ ئەی ڕۆلی تۆم باراک چی بەسەردێ. ئەمانە هەمویان گرنگن. کۆبوونەوەی ئۆردون چەند ڕۆژێک بەر لە ئێستا ئەنجامدراوە، دوای ئەوە کۆبوونەوەیەک لە لەندن ئەنجامدرا. سبەینێ ئەسعەد شەیبانی وەزیری درەوەی کابینەکەی ئەحمەد شەرع ئیتر دەچێتە واشنگتن و ئەمانە هەمویان ئامادەکاریەکەن بۆ کۆبوونەوەی نەتەوە یەکگرتووەکان کە بڕیارە جۆلانی واتە ناوە نوێیەکەی ئەحمەد شەرع
بەشداری تێدا بکە. بەڵام ئەمریکا دەیەوێ بەر لەو کۆبوونەوەیە ئیتر پەیمانێکی ئاسایشی لە نێوان ئیسرائیل و سووریادا مۆر بکە و ئەمە بێگومان ئەوە تایبەتمەندی دۆناڵد ترامپە کە ئەمانە وەکو دەستکەوتێک بۆ خۆی دیاری دەکا. یعنی با پەیمانێک لەسەر کاغەز هەوێ ئەنجامەکەی چی دەبێت چی نابێت چەند بەڕێوە دەچێت چەند بەڕێوە ناچێ ئەمەیان گرنگ نییە بەڵکو ئەو دەیەوێ لە سیاسەتی ڕۆژانەدا ئەمە وەک دەستکەوت ببەخشێتەوە و دیارە لە مێدیاکاندا بەردەوام هەواڵی ئەوەمان پێدەگەن کە پەیمانێکی ئاسایشی لە نێوان ئیسرائیل و سووریادا مۆر کراوە بەپێی پەیمانەکە خۆی لە خۆیدا هەتاوەکو ئێستا جۆلانی قسەیەکی نییە لەسەر خاکەدا گیرکراوەکەی سووریا لەلایەن ئیسرائیلەوە لە هەمان کاتدا بەپێی پەیمانەکە دەبێ سوپای ئایندەی سووریا لە 3 ئیالەتی باشووردا نەمێنێ واتە کونێترا دەرعا و لە هەمان کاتدا ئیتر ناوچەی دروزەکەن لەوێدا نەمینێ هەر لە بۆ هەندێک تەماشامان کرد لە پڕەوە دوای ئەوەی ئەم هەواڵانە بڵاو کرانەوە ئیتر ئیبراهیم کاڵند خۆی گەیاندە دیمەشق و لەگەڵ جۆلانی کۆبووە واتە لێرەدا ئیتر تورکیا لەوە نیگەرانە کە جۆلانی چۆن مامەڵە لەگەڵ دۆسیای ئیسرائیل دەکا ئایا بەبێ تورکیا دەکا بەبێ ڕەزامەندی تورکیادا دەکا ویانیش لە ناچاریەوە دەیکا ئەمانە هەمویان بابەتگەلێکی زۆر گرنگن تورکیا لە نزیکەوە چاودێری دەکا و لە نزیکیشەوە ئاگدارە. ئەحمەد شەرعەوە دیارە کەسێکی پراگماتیکە لە بۆ ئەوی لەسەر دەسەڵاتەکەی بمێنێتەوە ئەو باش دەزانێت کە ڕۆلی ئیسلامی سیاسی ئەوە نییە لە ئایندەی هیچ وڵاتێکدا بۆ ماوەیەکی دوور و درێژ دەسەڵات بگرێتە دەست بەڵکو ڕۆڵەکەی هەروەکو چەندین جار باسم کردووە ڕۆلی ئیسلامی سیاسی ئەحزابی سیاسی هێزی ئیسلامی سیاسی بە تایبەتی ئیخوانەکان ئەوەیە کە لە ناوچەکەدا ڕێگر بن لە بەرامبەر هەژمونی ئێران بە شێوەیەکی گشتی وە ئەو ڕێگایەنەی کە مین ڕێژکراون مەبەستم مینی سیاسی و سەربازیە بەگشتی مەبەستم لە ئەو ناوچانەیە کە لە ژێر کۆنتڕۆلی ئەمریکا دانین ناوچەی ئاسێن ئەو ڕێگایانە پاک کاتەوە واتە پیساییەکەیان پێ پاک دەکەنەوە دوای ئەوە ئیتر لایەن دەبن لە هەمان کاتدا ڕۆلی ئەحمەد شەرع بۆ هێنانی سەردەسەڵات لەلایەن ئەمریکیەکانەوە هەر لە سەرەتاوە بریتی بووە لەوەی کە ئەحمەد شەرعێکی تێرۆریست کە چەندین خاڵی لاوازی هەیە وەکو دۆسیەی تیرۆر دۆسیەی ئەلقاعیدا دۆسیەی داعش دۆسیەی کۆمەڵکوژی دۆسیەی جەبهەت النوسرا ئەلقاعیدا ئەمانە هەمویان دۆسیەی زۆر گرنگن کارتی زۆر گرنگن لە دەست ئەمریکا و ئیسرائیلدا هەر کاتێک بیان هەیە بەکاری دێن لە بۆ ئەوە کەسێکی بەهێز نابێ بێتە سەردەسەڵات کەسێکی ڕازگە و نیشتیمانی نابێ بێتە سەردەسەڵات بەڵکو کەسێکی ئیسلامی لاواز بێتە سەردەسەڵات بۆ ئەوەی ئەمریکا و ئیسرائیل سەرەتا هەموو پەیمانێک کە دەیان هەوێ لەگەڵی مۆر بکەن هەموو تەنازولاتێکی بۆ پێ بکەن و ئەو تەنازولاتانەش هەروەکو لە سەرەتاوە باسم کردن پەیوەندیان بە ئیسرائیلەوە هەیە و پەیوەندیان بە لاوازکردنی ئێران لە ناوچەکەدا هەیە. ئیتر خاڵێکی دیکە کە زۆر گرنگە مرۆڤ بتوانێت باسی بکە دەربارەی ئەحمەد شەرع تەماشا دەکەین لە ناو مێدیای عەرەبیدا دەنگوەیەکی زۆر گەورە هەیە دژ بە سیاسەتەکانی ئەحمەد شەرع. ئەحمەد شەرع جگەلەوەی خۆی زۆر نزیکی تورکیایە ئەگەر بە ناچاریش بێ بەڵام لە هەمان کاتدا هەوڵ ئەدا لەگەڵ ئیسرائیل ڕێککەوتنێک بکە ئەمەیان کێشەیە بەڵێ ئەمڕۆکە کێشەیە چونکە ئیسرائیل هەڕەشە دەکات لە عەرەب ئیسرائیل دەچێ لە یەمەن دەدا ئیسرائیل دەچێ لە دەوحە دەدا کە وەکو ناتۆی عەرەبی ئیسلامی تەماشایی دەکرێت و ناوەندێکی دیپلۆماسی زۆر گرنگی ئەمریکا زۆربەی زۆری کارەکانی دیپلۆماسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ڕێگای قەتەرەوە ئەنجام دەداوە قەتەر لە بواری ئابووری و لە بواری وزەدا وڵاتێکی بمانەوە و نەمانەوەی گرنگە پەیوەندیشی باشی لەگەڵ ڕێکخراوە تیرۆریستەکان و ڕێکخراوە ئیسلامیەکان هەیە و ئەمریکا دەتوانێت لە ڕێگەی ئەمانەدا بەکاریان بێنێ لە هەمان کاتدا گەورەترین سەربازگەی ئەمریکا
لە قەتەڕە و سندکۆم لەوێ ئەو کارانە بەڕێوە دەباوە لەوێوە ئیتر سەرباز و کەرستەی سەربازی دەگوازرێتەوە بۆ ناوچەکانی دیکە دیسانیش ئیسرائیل ئیتر لە پێناوی بەرژەوەندیەکانی خۆی لە پێناوی دوورخستنەوە و لە ناوبردننی بە تەواوەتی بزوتنەوەی حەماس کە لەلایەک لە غەزدا گەورەترین کۆمەڵکوژی و ماڵوێرانی دەست پێ کردووە ئیتر هەموو ماڵەکان هەموو بینایەکان لەگەڵ زەویدا تاخت دەکا بە تانک و تۆپ و بە فڕۆکەی F-35 هێڕشی زۆر زۆر گەورە دەکا دار لەسەر بەرد نایڵی لە هەمان کاتدا وەکووتم هەڕەشە لە مسر دەکا و هەڕەشە لە قەتەر دەکا هەڕەشە لە عێراق دەکا هەڕەشە لە ئۆردون دەکا هەڕەشە لە سعودیەش بکە لەوانەیە لە ئایندەدا لە بۆ هەندێ ئیتر پێشتر سووریا قەڵایەکی عەرەب بوو یعنی وڵاتێکی وەکو سعودیا کە پەیوەندێکی ڕنگ بێ زۆر خۆشیشی لە دڵەوە لەگەڵ ڕژێمی حافز ئەسەددا نەبوو بەڵام حافز ئەسەد لە ڕێگای سعودیاوە هەموو کارەکانی دەکردن دژ بە ئیسرائیل و ئەو کاتە ئیتر سووریا قەڵایەک بوو دیوارێک بوو بربەستێک بوو لە بەرامبەر ئیسرائیل کە نەتوانێت ڕوو لە وڵاتانی ئیسلامی و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی وڵاتانی عەرەبدا بکە ئێستا کە ئەو قەڵایە ئەو دیوارە ڕووخاوە و ئەحمەد شەرعیش تاوەکو دێ ناچار دەبێ ئیتر لەگەڵ ئیسرائیل سازش بکە بۆ مانەوەی خۆی ئیتر بۆیە تەماشا دەکەین عەرەبەکانیش لە جۆلانی وا پێدەچێ نیگەران بن ئەگەر بێت و جۆلانی لەگەڵ ئیسرائیل ڕێککەوتنێک بکەوە ئەو ڕێککەوتنە بە دڵی تورکیادا نەبێ کە تورکیای لەناودا نەبێ بێگومان ئەو کاتە تورکیاش لە جۆلانی نیگەران دەبێ و دیارە پیاوی هەرە نزیکی تورکیا جۆلانی نییە بەڵکو ئەسعەد شەیبانیە و لە نێوان ئەسعەد شەیبانی و جۆلانیدا لە مێدیاکاندا زۆر جار باز دەکرێت کە ئیتر ناکۆچێک هەیە لە نێوان ئەو دوانەدا ڕنگ بێ پەیوەندی ئەم ناکۆچە پەیوەندی بە داخوازی نیگەرانیەکانی تورکیاوە هەبێ لە هەمان کاتدا جۆلانی خاڵێکی دیکەی لاوازی جۆلانی ئەوێز سەرباری هەموو ئەو شانسانی کە پێی دراون ئەو دەرفەتانی کە پێی دراون جۆلانی و دار و دەستەکەی ناتوانن سووریا کۆبکەنەوە هەر لە بە هەندێ من دوێنێش لە لایفێکمدا باسم لەوە کرد کە خەریکە هەوڵ بدرێ سوپایەکی نوێ دروست بکرێت سوپایەکی ئەلمانی و لەو کەسانە پێک بێ کە پێشتر لە ناو ڕژێمی سووریادا جێگەیان گرتووە بەڵام فیگورێکن کە هەموو لایەنەکان ئەکرێ لەگەڵی دابنیشن و متمانەیان پێوە هەبێ هەتاوەکو جۆلانی لەسەر دەسەڵات مابێ و ئەو عاقلیەتەی بەردەوام بکە ئیتر زۆر زەحمەتە ڕێککەوتنێکی نیشتیمانی ئەنجام بدرێ نە عەلەویەکان نە دروزەکان نە کوردەکان و نە سونیە لیبراڵەکان ئەتوانن ئەمە قبول بکەن لە بۆ هەندێ شیمانەی ئەوە دەکرێت لە ئایندەدا بەڕاستی ئیتر تۆپەکەی جۆلانی و تۆپەکەی تۆمبارک بکەوێتە لێژی لە کاتێکدا ئێمە دەزانین لە سیاسەتی سووریادا سندکۆم ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە هەموو شتێک بەدەستی دۆناڵد ترامپ و دار و دەستەکەی نییە و لە هەمان کاتدا ئیتر دار و دەستەکەی ترامپیش ناچارن بە شێوەیەک لە شێوەکان گوێڕایەلی داخوازیەکانی ئیسرائیل بن بێگومان ئیسرائیل لەو ناوچەیەدا وەکوتم هەڕەشەیەک دەکا سیاسەتێکی بەرفراوان خوازی ئەنجام دەدا بەڵام ئەمەیان دەمانباتەوە کوێ جارێ دیار نییە ئێستا کە وڵاتانی وەکو مسر وەکو جەزائیر زۆر بیر لەوە دەکەنەوە کە هاوپەیمانیەتێکیان لەگەڵ رووسیا و چین گەورەتر بکەن و بتوانن ڕۆبەڕووی ئیسرائیل ببنەوە بەڵام ئەمە لە هەموو شوێنێکدا زۆر ئاسان نییە چونکە ئێمە دەزانین بە تایبەتیش لە بواری سوپادا لە بواری تەکنۆلۆژیدا ئەو وڵاتانەی کە کەرستەی سەربازی
ناتۆیان هەیە ئەمریکایان هەیە ناتوانن ئەو کەرستە سەربازیە تێکەڵ بکەن لەگەڵ کەرستەی سەربازی پاکستانی یان چینی و یانیش رووسی. ئەمەش کێشەیەکە لە بواری سەربازیدا بە تایبەتی وڵاتانی وەکو ئیمارات وەکو سعودیا وەکو قەتەر کە هەموو تەکنۆلۆژی سەربازیەکەیان تەکنۆلۆژی سەربازی ناتۆ و ئەمریکایە بە ئاسانی ناکرێ ئەمە گۆڕانکاری تێدا بکرێ و تورکیاش بە هەمان شێوە هەمان کێشەی هەیە. ئیتر تورکیا تەماشامان کرد موشکی بەرگری ئاسمانی S-400 لە سووریا لە رووسیا ببورن کڕی، بەڵام هەتاوەکو ئێستا ئەو موشەکە هەر لە ژێر عارد شاودراوەتەوە، هەتاوەکو ئێستا لە ناو پاکەت دەرنەهێنراوە. حتا باس لەوە دەکرێت کە لە ڕێگایەک دەگەڕێن بۆ ئەوەی ئەو موشەکە چارەسەر بکەن، ئایا بیدەنەوە رووسیا و یانیش بە ڕەزامەندی رووسیا بیدەنە وڵاتێکی دیکە بۆ ئەوەی تورکیا بتوانێت بەردەوام بێ لەسەر کڕینی کەلوپەلی سەربازی و فڕۆکە و چەک و تەقەمەنی دیکەی ئەمریکا و ناتۆ کە ئەما کێشەیەکی زۆر گەورەیە. بە هەر حاڵ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئیتر تەماشا دەکەین بابەتەکان لە ناو یەکتریدا زۆر دەکوڵێن و ئەمە دەمانگەینیتە ئاستێک کە ڕۆژانە ناچار بین چاودێری ڕووداوەکان بکەین، چونکە ڕووداوەکان بە تەنیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نین، بەڵکو ڕۆداوەکان تەنانەت شەڕی ئۆکرانیاشی تێپەڕاندووە. تەماشامان کرد ئێستاکە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ئەوروپادا هەڕەشەی رووسیا زۆر مەترسیدارە، بە تایبەتی لەسەر وڵاتانی ئەندامی ناتۆ، ئەندامە نوێیەکان بە تایبەتی وەکو لیتوانیا، ئیستۆنیا، پۆڵۆنیا، لەسەر ئەمانەدا تەماشا دەکەین ڕۆژانە درۆنەکانی رووسیا ئاسمانی ئەو وڵاتانە پێشێل دەکەن و ئیتر دەیان هەوێ بە شێوەیەک لە شێوەکان هێزەکانی ناتۆ تێست بکەن کە هێزەکانی ناتۆ تا چ ڕادێک دەتوانن ئەو درۆنانە بە پەلە لە کاتی خۆیدا بخەنە خوارەوە. بینیمان لەوەی پۆڵۆنیادا درۆنەکان سێ چوارێکیان خرانە خوارەوە، بەڵام ئەوەی کە باز دەکرێت 19 تا 22 درۆن بوونە، جگە لەو سێ چوارانە ئەمانەی دیکە هەتاوەکو وزەکەیان بەنزینە ویانیش پاتری، هەتاوەکو وزەکەیان تەواو بووە لەسەر ئەو ئاسمانە فڕیون و ئیتر سیستەمی بەرگری ئاسمانی ناتۆ نەیتوانیوە بیان بینی. لە ڕۆمانیا ئەوە تاقی کرایەوە، لە پۆڵۆنیا بە تایبەتی ئەمە تاقی کرایەوە و ئیتر ئەمانە بمانەوێ نەمانەوێ هەڕەشەی تەحەدای جددی نوێن بۆ سەر ئەو وڵاتانە. ئیتر ئەمانە هەمویان بابەت گەلێکن دەبێ بەیەکەوە وەکو یەک پاکێج تەماشایان بکرێ. بەو شێوەیە دێمە کۆتایی ئەو بەرنامەیە. سوپاس بۆ ئەوانەی تاوەکو ئێستا تەماشایان کرد، لە ئایندەدا تەماشا دەکەن، بە تایبەتی ئەوانەی لایکی دەکەن، کۆمنت دەکەن، پرسیار دەکەن و بە تایبەتتر ئەوانەی کە بابەتەکانمان لە بۆ دۆست و هاوڕێیانیان دەنێرن بۆ ئەوەی ببن بە سوبسکرایب. تکایە بەردەوام بن لە پشتگیریکردن، بە تایبەتیش ڤیدیۆکانمان بۆ دۆست و هاوڕێیانتان بنێرن. کاتێک